سڵاتان لێبێ بینێرانی زاری کرمانجی لە میانەی ئەم دیدارەدا دەمانەوەی گفتوگۆ بکەین سەبارەت بە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمەن. پلان چییە بۆ زیادکردنی ڕێژەی شوێنە گەشتیاریەکان سەبارەت بە پرسی خواردنمەنیەکان و خواردنگەکان لە سنووری قەزای چۆمان بەگشتی و کۆی ئەو هوتێل و متێلانەی کە لە سنوورەکە هەن بە تایبەتی و چەند پرسێکی دیکە گفتوگۆ لەگەڵ بەڕێز هەڵگورت محەممەد قادر بەڕێوبەری گەشت و گوزاری چۆمان دەکەین هەڵگورت سپاس بۆ دەرفەتە. سەرەتامەوە لەوە دەست پێ بکەم بەڕێوبەرایەتی گەشت و گوزاری چۆمان لە ڕووی گەشتیاریەوە بە دیاریکراوی لە چ ئاستێکدا. بەخێر بێن. بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان ماوەی چەند ساڵێکە ئەو ئیدارەیە کرایتۆ لە قەزای چۆمان و پرۆژە گەشتیاریەکانیش ماوەیەکی بڵێن کەمە تەتەوڕاتێکی باشیان بەخۆ دیتووە. کۆمەڵێک پرۆژەی سیاعی مۆدێرن لە ناوچەکە هەن و خۆشبەختانە ئەو پرۆژانش بە تایبەت لە وەرزی هاویندا گەشتیاریی زۆریان بۆ دێ و قەزای چۆمان بۆتە شوێنێکی گەشتیاری گرنگ لە ئێستادا. ساڵ دوای ساڵ لە وەرزەکان جیاوازتر دەبیندرێت کە دەبینین گەشتیاران ڕوو لە زیاد بوونە. ئەمە شوای کردووە خەڵکی ناوچەکەەوە لانی کەرتی تایبەتیش و حکوومەتی گرنگی زیاتر بە کەرتی گەشتیاری بدا لەم ناوچەیە. بۆیە ساڵ دوای ساڵ پرۆژە گەشتیاریەکان ڕوو لە زیادبوونە و هۆکاری هاتنی گەشتیاریش ینی هۆکارێکی ڕێسیە کەوای کردووە گەشتیار ڕێژێکی زۆر ڕوو لە ناوچەی باڵەکاتی قەزای چۆمان بکات. بوونی بنەما سروشتەکانە لەم ناوچەیەدا. باسی بنەما سروشتەکانت کرد. گۆمی فێڵاو و پڕژێ بە دیاریکراوی شوێنێکی گەشتیاری گرنگن بەشێکی زۆر لە گەشتیاران ڕووی تێدەکەن. لە هەمان کاتدا زۆرێک لە گەشتیاران نیگەرانی ڕێگاوبانە بۆ فراهەمکردنی باشترکردنی ڕێگاوبانەکان بۆ ئەو شوێنانەی کە گەشتیار زیاتر ڕووی تێدەکەن بە دیاریکراوی گۆمی فێڵا و پڕژێ. پلانی ئێوە چییە؟ ئێمە سەرەتا هەر ناوچێکی سروشتی کە هەوڵە دەین ناساندنی بۆ بکەین لە ڕووی گەشتیاریەوە گەشتیاری بۆ بهێنین سەرەتا ناساندنی بۆەکەین دواتر بەرنامەی ڕێگاوبان و خزمەتگوزاری گەشتیاریەکان لە بەرچاو دەگرین. بەڵام بەداخەوە دەتوان بڵم بەداخەوە بەشێک لە گەشتیاران ئەو ناوچە سروشتیانێک کە پێیانە ناسێنین ئەو سروشتە ناپارێزن. بۆیە بیر لە میکانیزمێکەکەین و بیر لە ڕێگە چارەیەکەکەین و کە بتوانین هەم سروشتەکەی بپارێزین هەم گەشتیارانیش خۆشی بکەن لەوێ بە ئاسانیش بژگەن بە شوێنانە. بۆی ئەمە پێشتر دەرخستەمان کردووە بۆ شوێنانە هەم لە ڕووی ڕێگاوبانەوە هەم لە ڕووی خزمەتگوزاری گەشتیاریەوە چاوەڕێی سەروی خۆمانین ئەوان بڕیار لەو بابەتەدا. ئەو گەشتیارانەی کە ڕوو لە قەزای چۆمان دەکەن بە دیاریکراوی بەدەوەڵی بارەکاتی ئەمێ بزانم گەشتیاری بیانی تا چەند ڕوو لەو ناوچانە دەکەن شوێنی مانەوەی بۆ گەشتیار بە تایبەتی لە هوتێل و متێلەکان لە شوێنی لەبار هەیە بۆەوەی گەشتیار تێدا بمێنێتەوە. ساڵانی ڕابردوو زیاتر گەشتیاری ناوخۆ بوو سەردانی قەزای چۆمانیە کرد بەڵام ماوەی دوسێ ساڵێکە گەشتیاری ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستانیش وە گەشتیاری ئەوروپاش کە لە ئەوروپا و وڵاتەکانی تر سەردانی ناوچە گەشتیاریەکان و سروشتی باڵەکایەتی ئەەکەن. ئەمەش وای کردووە پرۆژە گەشتیارەکان ڕوو لە زیاد بوون بن. لە ماوەی ڕابردوو ئیدارە سەربەخۆی سۆران ماستەر پلانی تایبەت بە گەشتیاری لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران دیاری کرد. ئەمێ بزانم بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان و بە دیاریکراوی دەڤەرەکە لە کوێ ئەو ماستەر پلانەدا؟ تەبان ماستەر پلانی گەشت و گوزار کە ئیدارەی سەربەخۆ ڕایگەیاند کۆمەڵێک شوێن دەست نیشان کراوە بە دڵنیاییەوەش قەزای چۆمانیش بەدەر نابێ بەڵام ها قۆناغێکی تر ئینشاڵڵا ئەو ماستەر پلانە لە چۆمانیش کۆمەڵێک شوێن دەست نیشان نەکرێت. ئێمە هەر لەسەر هەمان ڕێچکە ئامان زمانە کە پرۆژێش سیاعی یاخود کارێکی گەشتیاری لەم ناوچەیە بکرێ 100% پاراستنی سروشت لە بەرچاو بگیرێت. بەڵێ لەو گەشتیارانێک کە ڕوو لە ناوچەکەتان دەکەن گەشتیاری وەرزی تا ئێستا فراهم بووە لە سنوورەکە گەشتیاری وەرزی هەیە؟ لە وەرزی هاویندا بە تایبەت لە ڕۆژانی پشت و تەواوی شوێنە گەشتیاریەکان پڕ ئەبن لە گەشتیار و لە وەرزستانیشدا فۆتۆگرافەران و شاخەوانان و بەشێکی لە گەشتیارانی ناو بەفر کە ساڵی ڕابردوو سەردانی پڕژە و ئەو ناوچانیان ئەکرد کە بەفری لێ ئەمێنێتەوە لە وەرزی پاییزدا چونکە ئەم ناوچەیە تاکە شوێنەکە لە زووترین کاتێ بڵێن لە کۆتایی پاییزدا بەفری لێ ئەبارێ
و گەشتیاری ناوڕاست خواری عراقیش ئێستا سەردانی ناو بەفرەکەن ئەو شوێنانێک کە بەفری لێ و لە وەرزی هاوینیشدا بە هەمان شێوە دەتوانم بڵێم وەرزی زستان لە باڵەکایەتی وەرزێکی درێژە چکە ئابینین لە مانجی هەفتیش لە پڕژە تونێڵە بەفر و بەفر هەیە کە گەشتیارە ئەتوانن سوود لە گەشتەکانیان بین لە ناو بەفر و کەیفی خۆشی بکەن. بەڵێ بۆ بە گوتەی جەنابەت وەرزی هاوین زیاتر گەشتیار ڕوتێ دەکەن لە وەرزی بەهاردا هۆکارەکەی بۆچی دەکڕێتەوە کە گەشتیار کەمە؟ گەشتیار لە وەرزی بەهاریش گەلێک زۆرە بە تایبەت بەو گۆمی فێڵا و بناری هەڵگۆرد و کۆمەڵک شوێنی تریشەیە بەڵام هەمووی خێمەی خۆیان پێەیە کەمپینگەکەن سەردانی پرۆژە گەشتیاریەکان ناکەن لە دەرەوە لە ناو سروش دەمێننەوە. بەڵ سەبارەت بە ناوچە گەشتیاریەکان ئەمێ بزانم پلانی بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان چی دەبێت لە داهاتوو بۆەوەی گرنگی زیاتر بەو شوێنانە بدرێت؟ ئێمە ئەمان زمانە کە لە ڕووی سیاعیەوە ناوچەکەمان فراوان بکەین بە پشتیوانی جەنابی قایم قام و بەڕێوەبەراتی گشتیمان و ئیداری سەربەخۆی سۆران بەڵام یەکێک لە خاڵە گرنگەکان کە لە بەرچاوە بگرێت پاراستنی سروشتە کە پرۆژێکی سیاعی لەو ناوچەیە دروست بکرێت وا بکرێت کاریگەری خراپ نەکاتە سەر سروشت و بە گونجێ لەگەڵ سروشتی ناوچەکە هەر لەم ڕۆژانەش پرۆژێکی گەشتیاری کە تەقدیم کراوە هاوڵاتیەک تەقدیمی کردووە پرۆژێکی مۆدێرنە ئێستا لە ڕێکارە ئیداریەکاندایە ئەگەر بتوانانی ڕێکارە ئیداریەکان زوو تەواو بکەن ئینشاءڵڵا پرۆژەیەکە بێت پرۆژێکی مۆدێرن و بڵێن گونجاوە لەگەڵ سروشت و دەنگدانەوەیکی باش شەوی و دڵنیاییەوە. بەڵێ ئەوەی ڕوو لە دەڤەری باڵەکاتی و قازای چۆمان بکات سەرتاپای ڕێگاکە شوێنی گەشتیاری دیاری کراوە نووسراوە ئەمێ بزانم لە ڕووی شوێنی گەشتیاریەکان سنووری بەڕێوەبەراتیتان چەند شوێنی گەشتیاری تۆمارکراوی هەیە؟ کۆی گشتی بە هاوینە هەوار و بڵێن کەپرات و مۆتێل و گوندە گەشتیاریەکان 31 شوێنە 7 گوند و کۆمەڵگای گەشتیارین ئەوانی تر هاوینە هەوارن کە لە کەپر و ئەوانە پێک دێت کۆی گشتی 31 شوێنە و لە ژێر چاودێری ئێمەشدانە. سەبارەت بە ناشنەڵ پارکی هەڵگورد سەکران چی لێ بەسەر پلان هەیە چی لێ بکرێت؟ ساڵیان ڕابردوو ناشناڵ پارکی هەڵگۆرد سەکران کاری لەسەر کراوە بەڵام ماوەی چەند ساڵێک کە ڕاوەستا ئینشاڵڵا لە ئایندەدا بە هیمەتی هەمولایەک ئەم ناشناڵ پارکە زیندوو بکرێتەوە بتوانین هەم لە ڕووی سیاعیەوە هەم لە ڕووی پارێزگاری کردن لە سروشتەوە دەستی پێ بکەینەوە و بکەویتەوە سەر کار. بۆ شوێنە گەشتیارەکان ئێوە لیژنەکانتان بەردەوامن بۆ شوێنە گەشتیارەکان لە ڕووی نرخ و لە ڕووی کوواڵێتی و بۆەوەی زیاتر گەشتیار ڕوو لە ناوچەکە بکەن پلانی ئێوە چییە بۆەوەی زیاتر لەس ئەو شوێنە گەشتیارانە سەردان بکەن بۆەوەی لە تەواوی ڕێنمایەکانی ئێوە دەرنەچن؟ ئێمە ساڵی ڕابردووش لیژنەکانمان بە تایبەت لە ڕۆژانی پشوو تەواوی هاوینە هەوار و کۆمەڵگا و گوندە گەشتیاریەکانیان بەسەر دەکردەوە لە نزیکەوە لە گەشتاریانیان دەپرسی تا چەند ڕازین لە خزمەتگوزاریەکان لە نرخ خۆشبەختانە بەشێکی زۆر لە پرۆژە گەشتیاریەکانی ناوچەکەمان پابەندی ڕێنمایەکانی گەشت و گوزارن هەر پرۆژەیەکیش پابەند نەبوو بە ئێمە سزامان دەدا. لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ڕێژێکی زۆر گەشتیار ڕووی تێدەکات بە دیاریکراوە لە سنووری پارێزگا هەولێر 175 شوێنە گەشتیارەکان ئیدارە سەربەخۆی سۆرانن ساڵانە بۆ ئەو گەشتیارانێک کە ڕوو لە قەزای چۆمان دەکەن ڕێژیان لە چ ئاستێکدا و لە 6 مانگی ئەم ساڵش بە دیاریکراوی گەشتیار چۆن هاتووت دەناوچێت؟ ئێمە ئەو ناوچەی ئێمە ناوچێکی سروشتیە وەکو گۆمی فێڵا و ئەوانە ئەو شوێنانە کە گەشتیار سەردانی ئەکا هەمووی لە نێو خێمە ئەو ئەمینێتەوە یعنی نەتوانین ئامارێکی دەقیق وەرگرین لەو شوێنانە چونکە جار ڕۆژ هەیە دەتوانم بڵێن سەر 500 گەشتیار شەو ئەمینێتەوە لە گۆمی فێڵا و ئێمە ژمارێکی وەمان لە بەردەست نیە ئێستا ڕاستی لەو بابەتەی لۆیە لە وەرزی داهاتوو ئەتوانین ئاماری دەقیق وەرگرین کە ئەو کاتێ ئەو گەشتیارانی دێن سەردانی پرۆژە گەشتیاریەکان کەن و ئەمێننەوە ئەتوانی ئامار لەوان وەربگرین بەڵام وەکو ناوچە سروشتەکان ئامار وەرگرتنی زەحمەتە تەنها بە نزیکراوەیە بێت. بە نزیکراوی بەبەراورد بە 6 مانگی ساڵ ڕابردوو سنوورەکە ڕێژەی گەشتیاری ڕوو لە کەمکردن کردووە یاخود زیاتر کردووە؟
لە کۆی گشتی وەرز لە هەر چوار وەرزدا ڕووی لە زیاد بن کردیە بەڵام لە وەرزی بەهاردا پێشتر گەشتیاران لە پرۆژە گەشتیاریەکان ئەمانە بەڵام ئێستا هەمووی سەردانی ناو سروشتەکە و خێمەیان پێەیە دەتوانم بڵێم گەشتیارەکان کە سەردانی باڵەکایەتەکەن پەرش و بڵاوە بن چکە سنووری سوار نەعیەیە لە قەزای چۆمان دەتوانم بڵێم ساڵ بە ساڵ ڕێژەی گەشتیاری زیادەبی لە سنووری قەزای چۆمان بەدەرنیە لە شوێنەکانی لە سەرەتا ئاماژت پێ کرد 31 شوێنی گەشتیاری تۆمارکراوەیە بۆ زیادکردنی ئەم ڕێژەیە پلانی بەڕێوەبەراتی پلانی گەشت و گوزاری چۆمان چی دەبێت بۆ زیادکردنی ئەو ڕێژێ و لە ئەم ساڵدا لە پلان هیچ پرۆژێکی لە سێکتەری گەشت و گوزاری لە سنوورەکە ئەنجام بدرێت وەکو کراوەیە بەڕووی کەرتی تایبەتەوە ئێمە هەموو کار ئاسانیەکەین هەر وەبەرهێنێک بێت پرۆژێکی گەشتیاری ناوچەکەمان بکات وەک پێشتریش باسم کرد بەڵام بە مەرجێک بگونجێ لەگەڵ سروشت و تەبیعەتی ناوچەکە خۆشبەختانە ئەم ساڵیش ئینشاڵڵا وەبەرهێنێک تەقدیمی کردووە و پرۆژێکی گەشتیاری ئەنجام بدات وەک باسم کرد خەریکی ڕێکارە ئیداریەکانە ئەمێ لە ڕووی گرفت و میلاکاتی بەڕێوەبەراتی ئەو پرسیارەت ئاراستە بکەم نزیکەمەوە لە کۆتایی ئەمەوە بزانم بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان لە ڕووی میلاکاتەوە چۆنە و چی هەیە ئەو میلاکەی کە ئێوە داواتان کردو بەردەستن تەواون یاخود گرفت هەیە وەڵای ئێمە وەکو دایرەکانی تریش بەشێک لە دائیرەکانی تریش کە لە قەزای چۆمان و ئیداری سەربەخۆ کراونەتەوە کەمی میلاکیان هەیە ئێمەش کەمی میلاکمان هەیە بەڕاستی ینی زۆر بەشمانەیە کە پسپۆڕی نییە لەو بەشە بۆیە گرفتی کەمی میلاکن هەیە پێویستی شتن دو پرسیارم ئەوە بێ بەڕێوەبەراتی گەشت و گوزاری چۆمان بۆ داهاتوو پلانی چی دەبێت ئینشاڵڵا لە داهاتووە ئەکەین کەرتی گەشتیاری لە قەزای چۆمان بێتە مای خێر و خۆشی بۆ خەڵکی ناوچەکە و بێتە داهاتێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین گەشتیار نەک لە ناوەخۆ لە هەموو جیهاندا بتوانین وای لێ بکەین سەردانی قەزای چۆمان بکات و بیناسێنین بە ناوەخۆ دەرەوەی هەرێم دوایین پێیامی خۆت ئەگەر بگەنی سپاس دەکەم دەستان خۆش بێ بەخێر بێن ئێمە وەکو گەشت و گوزاری چۆمان لە خزمەت گەشتیاران داین لە پێشوازیان داین بەڵام داواکاریشین لە گەشتیاران سروشتی ناوچەکە بپارێزن پابەندی ڕێنماییەکانی گەشت و گوزار بن بۆ سەلامەتی ئەوانیش داوان لێ ئەەکەین دوورکەونەوە لەو ناوچانێک کە ئاوی خوڕی هەیە کە ناوچەی ترسناکن وەکو تونێڵە بەفرینەکانی پڕژە زۆر جار دەبینین کارەساتی دڵتەزێن لێ ڕوو ئەدا دەستنەژێر تونێڵە بەفرینەکان داڕمان دوست دەبی بۆیە داوان لێ ئەەکەین خۆشی و دڵخۆشیوان کار و ئامانجی ئێمەیە زۆر سپاس هەڵگورت محەممەد قادر بەڕێوەبەری گەشت و گوزاری چۆمان تاکو دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەست بێرم خواتان نەکەم